سڵاوتان لەبێت و بەیانیتان باش، بەیانێکی پڕ لە سەلامەتی، پڕ لە تەندروستی و پڕ لە شادی و خۆشیتان بۆ ئەخوازم. هیوادارم کە لە هەر کوێیەکن لەش ساغ بن و تەندروست بن. ئەگەر باسی دڵخۆشی بکەین دەزانین کە ئەم دوو سێ ڕۆژە هیچ یەکێک لە ئێمە ئەوەی کە کورد بێت هەستی بە کوردستانی بوونی خۆی کرد بێت و بۆ خاک و نیشتیمانەکەی وەفایەکی هەبێت هەستی بە دڵخۆشی ناکردم چۆن ڕۆژە ئەوەی کە بەسەر کوردستان هاتووە ئەتوانین بڵێین دەستدرێژیەکی تەواوە لە پای ئەوەی کە کوردستان هیچ کات نە زیانی بۆ دراوسەکانی هەبووە و نە هیچ کات هیچ وڵاتێک لە کوردستانەوە زیانی پێگەیشتووە. بۆیە ئەمەی کە دەیبینین بەرامبەر بە کوردستان ئەکرێت کارێکی ناڕەوایە. دەمانەوێت ئەمڕۆ لەگەڵتان بین باسی بابەتەکەشمان کە بابەتێکی سەرەکی بێت کە گفتوگۆی لەسەر بکەین، باسی ئەو خۆڕاگریەکەین کە خەڵکی هەرێمی کوردستان هەیەی بە درێژایی مێژوو باوەڕ ناکەین هیچ نەتەوەیەک وەکو کورد خۆڕاگر بوو بێت و لەسەر ئەو ئینتیما نیشتیمانیە کە هەیەی پابند بوو بێت و ئەو مەبدەئەی کە گرتوێتیە بەر وەکو کورد هیچ کەسێ بتوانێت لەسەری بوەستێت و گرنگی تەواوی پێ بدات. لەگەڵ هەموو ئەمانەشا دەبینین بە بەردەوام لە هەموو قۆناغەکانی مێژوو بە شێوازی جۆرا و جۆر ستەم بەرامبەر بە گەلی کوردستان کراوە. جا پرۆگرامی ئەمڕۆمان تایبەت دەبێت بۆ بابەتە. جگەلەوە لە گۆشەکانی دیکەی پرۆگرام بێگومان بابەتی دیکەشمانە بێت کە ئێستا ئاشناتانەکەم بە هەر یەک لە بابەتەکان بە کورتەیەکی لەگەڵم بن. ماڵی کوردستان لە داڤۆس بۆ تا جێگەی سەرنجی کۆمپانیاکان و وەبەرهێنەران. هاوڵاتیەکی دەڤەری بارزان زیاتر لە 40 ساڵە سەبەتا لە قەدی دار دروست دەکات. وێنەی 21 ئەسپی کوردستان لە پێشانگای فۆتۆگرافی شارقا بەشداریان پێکرێت. بە دەستپێشخەری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان یەکەم بابەت دەستپێکەم کە دەستپێشخەری کردووە ئەم ساڵ ماڵی کوردستانیان لە داڤۆس کردەوە کە بەشێک بووە لە پلان ئیکات بتوانن لەوێ بە بازاڕکردن ئەنجام بدەن و سەرنجی وڵاتان ڕابکێشن بە تایبەتی کۆمپانیا گەورەکانی جیهان بۆ ئەنجامدانی وەبەرهێنان لە سێکتەرە جیاوازەکان لە هەرێمی کوردستان. بەڵام ئەوەی کە زۆرتر جێگای سەرنج بوو بەشداریکردنی کچانی کورد بوو لە بەڕێوەبردننی ماڵی کورد و کاروبارەکانی و ڕێکخستنی. جا پێکەوە لەم راپۆرتە بینەرەبین. سەر بە هەر کونجێکی ئەم ماڵی کوردستانەدا دەکەی کچێکی کورد دەبینی خەریکی بەڕێوەبردننی پانێل یان گفتوگۆیە لەگەڵ کەسایەتیەکی بیانی. بە بڕوا بەخۆبوون و تواناوە لە هەوڵی گەیاندنی پەیامی ماڵی کوردستانن. ئەوان ڕێکخەر و قسەکەرن. من ئەجەندا و پرۆگرامی کوردش هاوسم لە ئەستۆدا بوو بەوەی کە پانەڵ و کۆبوونەوەکان و مێزگردەکان بابەتەکانیان دیاری بکەم. ئەو کەسانەی کە لێرن قسە لەسەر بابەتەکان دەکەن من دیاریان بکەم. هەڵبەتە 4 ڕۆژی زۆر تێر و پڕمان هەبوو لەوەی کە کۆمەڵک بابەت باز بکرێت لەسەر ئاستێکی نێودەوڵەتی لەبەرەوەی ئێمە کوردش هاوس وایە کوردش هاوسە و ماڵی کووردە بەڵام لە داڤۆسین پێویستە بابەتەکان بە تێروپڕی بابەت لە خۆی بگرێت کە بۆ کەسانی تریش هەمان گرنگی هەیە وەک بۆ کوردستان. هەر کامیان لە بوارێکدا کار دەکەن بەبێ ڕاوەستان. کچانی ماڵی کورد بە توانای خۆیان بەبێ لە بەرچاوگرتنەوەی کە ئافرەتن کار دەکەن و ئاواتە خوازن سەری ماڵی کوردستان بەرز بکەنەوە. بە دڵنیاییەوە بە پێی تواناکارمان ئیشەکانمان بۆ دیاری کراوە. ئافرەتی زۆر بەتوانەمان لەگەڵە توانیتمان پێکەوە ماڵێکی کوردی جوان برازێنینەوە کە خەڵکێکی زۆر سەردانمان دەکات. توانیتمان کەلتوری جوانی کوردستان پیشانی خەڵک بدەین و ئەوانیش زۆر دڵخۆشن بەوە. بەشداری چالاکانەی کچانی ماڵی کوردستان سەرنجی هەموو لایەکی بۆ خۆی ڕاکێشا بوو. لێرە لە ناو ماڵی کوردستان بەدەیان پانێل و دانیشتنیان لەگەڵ کەسایەتیەکانی وڵاتانی دیکە بە زمانە جیاوازە جیهانیەکان ئەنجامدا. کچانی کوردستان لە ماڵی کوردستان ڕۆڵی باڵایان هەبوو. ئەوان ئەڵێن ئێمە ئەمانەوێ بە توانای خۆمان کوردستان بە وڵاتانی دنیا بناسێنین.
ئاوارە هەورامی کوردستان 24 ماڵی کوردستان داڤۆس. باسی بابەتێکی دیکەتان بۆ ئەەکەم کە باسی هاوڵاتیە کە ناوی ماهر چیچۆیە ئەو هاوڵاتی گوندی بێیە سەر بە شارەدەی شیروانە کە لە دەڤەری بارزانە. ئەو تەمەنی 52 ساڵە زیاتر لە 40 ساڵە کار لەسەر دروستکردنی سەبەتا دروستکردن ئەکات و ئەو پێداویستیانەی دیکە کە هەر ماڵی پێویستێتی، بەڵام ئەمانە بە شێوەیەکی جیاواز دروستەکەوی کە لە ماڵان هەیە زیاتر لە کەرەستە پلاستیکیەکان پێک هاتووە یاخود ئەو کەرستە ئیسیلانی کە هەیە سەبەتەی پێدروستەکان، بەڵام ئەو لە قەدی باریکی داربی دروستیانەکات و ئەم بەیانە دەچینە دەم ڕووباری چەمەکان ئەو لەوەیە بۆ هێنانی قەدی 1 ساڵە و باریکی دار. اینجا پاشانیش لە ماڵەکەی خۆی بە گوێرەی خواستی کڕیار و ناسیاوەکانی ئەو بەرهەمە دروست دەکات کە داوایان لێ کردووە. اسمار چیچ بیایی خلکی داوری بارزانم تقریبا عمری من 9 تا 10 سال بود من دست ویشه کرده چند و خلف و تریان و ساوی و تشتیوار چند کمه چند که بایی یه بابو پیرت میه بابو پیرت میه هر جیان آخو فیت رفه برده یعنی چی تشتیدی نبود بس اوه بود. جی آف لی دو رو بارتین اوانه دی چی موی روژه که دی شم تورا دکم خیزانم نشگم منتی وقتی که بنگت پی و بنگ وقتی من کرد خیزانم نشوه بنگا دی لیوه کرد هم بین بیوکه که و بیوکه دی بیا سالش بی بیا سال بو ساله یعنی هل مانگا نو دی دست بی که حتی مانگا ایکیسه که خلا با ایکیسه یعنی نایتت کاری نانه لبند آفتدگر یه کتابا دادی سپی بی تریانیش بونان تا کارینان بو تماتا و سه شکردنی وقت هاوینی چند آباخشه تماتا اینه کلشه بخصوصا تریانه شکر کشکش وقتی تا چیت که حیوانات تشته بو تا بخصوصا تریانه دا چه که سا تریانه دانه دا شک بید حتی تریانه کچکش یتمزنه تا حتی 25,000 از فروشم از دم حوالا دیاری یه تایید کچکه بو کند کتشتیوه کتی داد کلینن تید کن بنا برا مروه یعنی توی داد خورد اوه زمان قدیمه. هەر لە ناو سروشتی جوانی دەڤەری بارزانەتان هێڵمەوە، بەڵام ئەم جارە باسی بابەتێکە کە گەنجێک کە خۆی فۆتۆگرافەرە کاری فۆتۆگرافی ئەکات، ئەم جارە هەڵەسێ بە تۆمارکردنی دیمەنی ئەسپ و سروشتی کوردستان هەردووکی پێکەوە تێکەڵەکات بۆی کە بە تەمایە لە مانگی داهاتوو بەشداری پێشەنگایەکی فۆتۆگرافی نێودوڵەتی بکات لە وڵاتی ئیمارات دەیەوێت لەوێ ئەسپی ڕسەنی کوردی و لە ناو سروشتی کوردستان نیشان بدە. من زیاتر باس ناکەم چونکە خۆتان ێستا لەم ڕاپۆرتە باشترەی بینن. ئێنراونەتە نێو سروشتی سپی پۆشی دامێنی چیای پیران لە دەڤەری بارزان. حیلەی ئەسپەکان ئاماژەن بۆ چێژوەرگرتنیان لێرە. فۆتۆگرافەرێکی ڕۆژئاوای کوردستانە و دیمەنی ئەسپەکان لە نێوتەم و بەفری کوردستان تۆمار دەکات. بەنجین ئامانجەتی لە 28 مانجی داهاتوو بەشداری پیشانگایەکی نێودەوڵەتی فۆتۆگرافەری بکات لە شاریقەی وڵاتی ئیماراتی عەرەبی. ئەم پرۆژەی چێ دکن gelek tişt wêjê derkeve. Yekemîn tişt di pêşerojê de marezek li îmarat em çêdikin li îmaratê Şarîqa marada exposure 21 wêneyên hespan hene li mantıqa Kurdistan hatiye girtî.
21 وێنە ئەو وەکی نیشانێکی 21 ئادارێ علاقەتی ملەتی کورد گرێکە ملەتی کورد بێ هەسپان پر دیرۆکی ئەم دخوازیم وی تشتی پێشکەشی ملەتان بکەن. بۆ تەواوکردنی پرۆژەکەی پێویستی بە کاتی زۆر و بە ئەسپ و سروشتی ناوازەی کوردستانە پێداویستیەکانیشی بۆ فراهەم کراون. ئەم پرۆژەیە 2 ساڵە بەردەوامی هەیە لەم 2 ساڵەداوە ئێمە پێویستیمان بەوەیە وەرزەکان بگۆڕین شوێنەکانمان بگۆڕین جۆگرافی لوکیشنەکانمان بگۆڕین کە بتوانین پرۆژێکی جوان پێشکەش بە خەڵک بکەین ئێمە بە خەڵک بڵێن کە بە حەسب چەند گرنگی خۆی هەیە لە مێژووی کوردایەتیدا بڵێن لە ڕێڕەوی شۆڕەشەکانمان یەک لە دوای یەک و کاریگەری هەبوونی حەسب لە ناو سروشتی کوردستاندا ئێمە پێشکەش بە خەڵکی خۆمان بکەن. بە درێژایی تێکۆشانی کورد بۆ ئازادی ئەسپ ڕۆڵی کاریگەری هەبووە لە هێرشبردن و گواستنەوەی پێداویستی لە ڕووی هونەریشەوە بە تایبەت لە بواری فیلم و سینەما ئەسپ بۆتە سمبولی بەردەوامی و پشوو درێژی خەبات. لە ڕابردوو خەباتی شاخ و پێشمەرگایەتیدا ئەسپ خزمەتی زۆری کردووە. ئەمڕۆژ لە نێو بەفر و چیا و سرۆشت ئەسپ جوانی خۆی سروشتی کوردستان نیشانی جیهان دەدات. تەیفور محەممەد کوردستان 24 بارزان. بەڵێ باسی گروپێکی هونەرمەندانی شێوەکاری لە بەغدا بکەم کە ئەوان هەمویان کۆبوونەتەوە بەیەکەوە لە باشوورەوە هاتوونە تا مووسڵ لە قەراغ ڕووباری دیجلە دیمەنەکانی شارەکەنە تابلۆی هونەری سەرنجڕاکێش و ئەیخەنە بەردیدی هاوڵاتیان. ئەم هونەرمەندانە ئامانجیان چییە بەم کارە؟ ئامانجیان ئەوەیە کە بڵێن ئێمە هاتوونێتە مووسڵ بە خەڵکی عێراق بڵێن ژیان بۆ مووسڵ گەڕاوەوە لە دوای ئەوەی کە داعش هێرشی کردە سەر ئەو شارە هەرچی هونەر بێت و هەرچی جوانی هونەر بێت لەو شارە نەیهێش بەڵام ئێمە دەبینین کە ئەو شارە هەڵگری ئەوەیە جارێکی تر هونەر تێدا زندی ببێتەوە و هونەر بۆ شارەکە بگەڕێتەوە. پێکەوە بینەریام راپۆرتە جوانەشە بین ئەگەڕێم وڵاتان و بەردەوامە بم لەگەڵتان. ژمارەکە هونەرمەندێن شێوەکار لە ناوا سروشتیدا لە هەمبەری مووسڵاکەون تابلۆیان چێتکەن. مەریەم ژ پارێزگەها دیالایە بۆ جارە ئێکێل مووسڵ مەرە ماوەی ڕوێ جوانیە مووسڵ بۆ خەڵکێ بە تابلۆیان چێ بکات. فەن هو ڕیساڵێ هونەرمەندی شێوەکار بەردەوام بە دوای دیمەنەکانی خۆشەویستی و ئاشتی و ئارامیە. بەڕاستی ئەوە هەموو کاتپامی هونەرمەندە. دەخوازین دیمەنەکانی نیشتیمانەکەمان زۆر جوان و سەرنجڕاکێش دەرکەوێت. هەر ئێک مژولی دروستکردناوینەیەکی باژێڕیە لێ ئارمانجا گروپی ئێکە بڕێکە هونەری و دیمەنێن ڕاستە و خۆیان مووسڵ بۆ خەڵکێن پارێزگەهێندی نیشان بدەن. نشاط ما يسمى بالفن التشكيلي هو ئەو کارە هونەریەی ئێمە ڕاستەوخۆ بریتە لە دروستکردنی تابلۆی هونەری لەسەر دیمەنە زیندوەکانی شارەکە. شاندە هونەرمەندەکە لە بەغدا و دیالە و شارەکانی تریشەوە هاتوون بە مەبەستی ئەوەی نیشانی خەڵکی عێراق و جیهانی بدەن کە مووسڵ شارێکی ئارامە و دیمەنەکانی دڵڕفێنن. ئەم شارە پڕێتی لە شوێنی سروشتی و شارستانیەت و مێژووی. المناظر الطبيعية والأشكال الجميلة والحضارية والتراثية لمدينتنا مدينة الموصل. بۆ جارەیەکێ ئەف جۆرە کاری هونەریت هێتەکردن لە مووسڵ پشتی ئازادکردنێ زێدەتری 10 هونەرمەندێن شێوەکار بەشدار بوون چەندین تابلۆیان جۆرە و جۆر دروستکردن. دەمێ ناوێ ڤی باژێریت هێت ڕەنگە ماڵوێرانی و شەڕ البیرا مرۆڤی تێژبەرک و گەلک نەهامەتی دیتە لە سەردەمێ داعش. لێڤان هونەرمەندێن شێوەکاریەش هەر پارێزگەها کە عێراقی هاتینە ئێرە ئیرۆ فرچێ خۆ بۆوەی خەڵکێ دیارکان کوجارەکە دی ژیان و خۆشی لێڤی باژێری ڤەگەریایەڤە. دەرمان بەعادری کوردستان 24 مووسڵ. لە سەرەتای پرۆگرامەوە ئاماژەم بە تەوەری پرۆگرامی ئەمڕۆمان کرد بێگومان تەوەرێکی زۆر گرنگە کە باس لە خۆراگری و سەرکەوتن بکەین. ئەو خۆراگری و سەرکەوتنەی کە گەلی کوردستان ئەتوانین بڵین یاخود کورد
وانایی بنین بڵین سمبولی خۆڕاگریە سمبولی بەرگەگرتنە بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەوەی کە بەسەر کورد دێت ئەتوان بڵین بە جۆرێکە کە هەمیشە خۆی هەوڵی ئەوەی داوە کە باشترینی خۆی نیشان بدات بەڵام لە بەرامبەردا ئەوەی کە نەشیاو بۆ بەرامبەر بە کورد کراوە و لە ئەنجامی ئەو پێشاتە نەخوازراوانە کورد تووشی دەربەدەری بووە تووشی ماڵوێرانی بووە تووشی ڕاگواستن بووە تووشی کیمیاباران بووە ئەوەی کە بیری لێ بکەیتەوە لە بەرامبەر بە کورد ئەوەی کە نامرۆڤانە بێت ئەنجام درراوە بەڵام ئەم گەلە ئەمەندە خۆڕاگرە ئەمەندە ئیمانی بە کوردبوونی خۆی هەیە باوەڕی بە کوردبوونی خۆی هەیە کە چەندە نەهامەتەکان زۆر بن کورد زیاتر بچەوتر ڕیشە دائەکوتێت و نیشاندەری ئەوە بێت کە من گەلێکم کە بوونم هەبووە لە هیچ شوێنێکی ترەوە نەهاتووم نە ئەوروپیم وەنە هەندیم چونکە زۆر جار باز لەوە دەکرێت کە ڕەچەڵکی ئێمە بۆ ئەوان دەگەڕێتەوە بەڵام ئەوەی کە DNA دەریە خات نەخێر کورد هەر لەسەر ئەم زەویە بۆ لەسەر ئەم خاکە بووە و خاکی خۆیەتی و ماڵی خۆیەتی و مافی خۆیەتی کە بەرگری لێ بکات و خۆڕاگر بێت گفتوگو لەسەر ئەم بابەتە زۆر زیاتر و چڵترەکەین لەگەڵ دکتۆر محەممەد کاکە سوور پسپۆری مێژوو مامۆستای زانکۆ کە میوانە لەگەڵمان بەخێراتی دکتۆر سپاس بۆ تۆ دکتۆر بابەتی کورد و خۆڕاگری کورد لەو بابەتانێک کە چەندە قسەی لەسەر بکەی ڕەنگە شەویلگت بێتە ئێش بەڵام هێشتا تۆ نەتوانی بە باسی دڵۆپەیەک لەو دەریا خۆڕاگریە بکەیت کە کورد هەیەی دەمێ بگەڕینەوە بۆ مێژوو ئێمە لەوەتەی مرۆڤایەتی هەیە لەوەتەی مێژوو هەیە و مێژوو دەنووسرێتەوە لە چەند سوچێکی بچووکە ئێمە دڵخۆشی بۆ کوردەبینی لە چەند سوچێکی بچووکە ئێمە دەستکەوت بۆ کوردەبینی بەڵام ئێستا کە دەستکەوتەکانمان خەریکە زیاتر ئەبن چاوی نارانمان پێمان هەڵنایەت بۆشی هەمیشە کوردوایە خۆی لە ڕاستیدا ئێمە دەبێ هەندێک خاڵی ئەرێنیش پیشان بدەین بۆ نمونە زۆر نەتەوە هەنە لە مێژوودا ئێستا لە ناو چوونە هەر وەکو مێژوو باسییان لێوە دەکرێت زاراوەیە کێ پێی دەوترێت زاراوەی زمانە مردووەکان یعنی زمانێک کاتی خۆی نەتەوەی قسەی پێکردووە بەڵام لەبەر ئەوەی ئەو نەتەوەیە نمایە ئێستا کەس قسەی پێناکات تەنها وەکو پیت و وەکو تێکست مایە لە بەشەکانی شوێنەوار خەڵک دەیخوێنی بۆ زیاتر زانست وەرگرتن زانیاری وەرگرتن دەربارەی شوێنەوار و مێژووی کۆن بەڵام کورد لەگەڵ ئەو هەموو نەهامەتیانە توانیویەتی بمێنێتەوە مانەوەکەی خۆی لە خۆیدا نیشانەی بەهێزیە نیشانەی بەرنگاری ئەو نەتەوەیە چونکە زۆر نەتەوە هەبووە لە پاڵ کووردا ئێستا نەماوەتەوە لە مێژوو هەروەها لە هەمان کاتیشدا هەندێک نەتەوەی دی هەنە وەکو نمونە بۆ نمونە ئەمازیغیەکان وەربگرین بربەرەکان ئەوانەی باکووری ئەفریقیا کە زۆربەی دانیشتوانی باکووری ئەفریقیا پێک دێنن ئەوانە وەکو ژمارە لە کورد کەمتریش نینە بەڵام ئەوانە من خۆم یەکێک لە نووسەرەکانی ئەمازیغیم دیت ساڵێک لە پیشانگای کتێب هاتبوو هەولێر و سیمینارێکی کرد کاتی خۆی لە کۆلیژی ئادام دەیگو ئێمە تەمەنا دەکەین بگەینە ئاستی کورد لە پەرەپێدانی زمان لە مەسلەی ئیدارە لە زۆر بواردا یعنی ئەوان بارودۆخیان لە ئێمە زۆر خراترە تەمەنای ئەوە دەکەن بگەنە بەشێک لەوەی کە ئێمە پێیگەیشتوین بۆیە ڕاستە نەهامەتیەکان زۆرە بەڵام خاڵی ئەرێنیشەیە کە ئێمە باسی لێ بکەین سەبارەت بەوەی بۆ وایە خۆی زۆر هەوکار هەیە بەڵام لە ڕاستیدا یەکێک لە هۆکارە هەرە سەرچیەکان جوگرافیای کوردستانە ئێمە ئەگەر لە مێژووی کۆنەوە وەری بگرین دەبینین کوردستان زۆر نزیک بووە لە دوو سنتەری بڕیاری زۆر بەهێز لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست یەکیان ئێران بووە بە جیاوازی دەوڵەتەکان لە مێژووی کۆندا و لە مێژووی نوێژدا کە هێزێکی گەورە بووە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لەسەر ئاستی جیهانیش بۆ نمونە پێش ئیسلام دوو هێزی گەورە هەبووە دەوڵەتی ساسانی و دەوڵەتی بێزەنتی ساسانیەکان دیارە لە ئێرانی ئێستا بوونە بێزەنتیەکانیش پایتەختیان ئەستەمبۆڵی ئێستا بووە ئەو دوو هێزە یعنی دوو هێزی سەرەکی جیهان بوونە گرفتەکە ئەوەیە ئەوانە لە سنووری کوردستان زۆر نزیک بوونە بۆیە کورد زۆر بە زەحمەت توانیویەتی سەر دەربهێنی تواناکانی خۆی پیشان بدا دواتر لە سەردەمەکانی دیش ئەو دوو هێزە بە ناوی جیا بە ناوی دەوڵەتی جیا لە ڕاستیدا ڕێگر بوونە لەوەی کورد وەکو دەوڵەتێکی بەهێز وەکو کیانی سیاسی بەهێز خۆی بە دیار بخا بەڵام لە هەمان کاتیشدا ئێمە لە سەدەکانی ناوەڕاستدا کیانی سیاسیمان هەبووە لە کوردستان بە شێوەی میرنشین هەروەها لە مێژووی نوێدا میرنشینمان هەبووە کاتێک میرنشینەکانیش کۆتاییان پێدێ ئێمە شۆڕشەکانی کورد دەست پێ دەکەن ئیدارەی کوردیمان هەیە چ لە سەردەمی شێخ مەحموود
چ لە سەردەمی کۆماری کوردستان هەروەها لە سۆڤەتی جاران کوردستانی سوورمان هەیە دواتر لە نۆتەکانیشەوە حکوومەت و پەرلەمانی کوردستانمان هەیە. زۆر باشە بۆیەوە حەزمە کرد بە وردی قسەکان بە جەنابەت نەبڕم بە وردی باس لەو مێژووە بکەین. ئەمە نیشاندەری ئەوە بێت کە ئێمە بە درێژایی مێژوو ڕوبەڕووی ئەوە بووینەتەوە کە پێشێرکاریمان بەرامبەر لەگەڵ بوونمان لەگەڵ هەبوونی نەتەوەمان بوونی زمانمان بوونی کولتورمان. دەمێ بڵێم لە سەرەتا ئاماژەت بەوە کرد کە وەکو ئامازیغیەکان ئەوان تەمەنای ئەواکەن. بەڵێ من خۆم نووسری ئەمازیغیم دیتە بە سیمیناری کردێ لە کۆلیژیادا باسی لەوە کردووە دەڵێ ئێمە لە ڕووی زمانەوە نەمانتوانیوە لە ڕووی ئیدارەوە بۆ نمونە و ئەوانیش نەتەوەکن لە ڕاستیدا خەڵک تا ڕادەیەک زانیاری لەسەریان هەیە مافخوراون بەڵام بارودۆخیان وەکو کورد باش نییە. کاتە بە هەر ئەوە وەکو پرسیاری لێ بکەین چ شتێک هۆکارە لە ئێمەی کورد کە ئەو خۆڕاگریەمان تیا بمێنێت لە زمانمان لە کولتورمان تەنانەت ئەگەر باسی نەتەوەی تر بکەین جلوبەرگی نەتەوەی مەگەر وڵاتانی عەربی بە جلوبەرگی نەتەوەی خۆیان لە ناو شەقامەکانە بن مە باقی وڵاتانی دیکە بینی جلوبەرگی نەتەوەیان تەنیا لە مۆزەخانەکان هێل بەڵ ئێمەی کوردیش بە هەماشەوە لە ناو بازار و شەقامەکانمان جلوبەرگی نەتەوەی کورد دەبینین. گرنگی پێدان بە جلوبەرگی نەتەوەی کوردی بە زمانمان بە ئاڵامان ئەمانە تا چەندە بنە هۆکار بۆ ئەوەی کە ئێمە بتوانین پارێزگاری لە فەرهەنگمان بکەین لە کولتورمان بکەین و ببێت بە سمبولی خۆڕاگری بۆمان. ئەوانە هەمووی هۆکارن لە پاڵ کۆمەڵک هۆکاری دی بەڵام ئەوەی جێگای خۆشحاڵیە سەردەمی نوێ شتێکەیە بە ناوی یاسای نێودەوڵەتی بە ناوی نەتەوەی گرتوەکان بە ناوی پەیوەندی نێودەوڵەتەکان کە لە سەردەمی مێژووی کۆندا ئەو شتانە نەبوو یان زۆر لاواز بوو. ڕاستە یاسایەکان بە تەواوی جێبەجێ ناکرێن زۆر جار پێشێل دەکرێن بەڵام بەگشتی گۆڕانی سەردەم کۆمەڵک خاڵی ئەرێنی لە بۆ کورد هێناوەتە گۆڕێ و کوردیش لە ڕاستیدا باوەڕی بە نەتەوەکەی خۆی هەیە بۆیە لەو ڕادەیە لە پێشکەوتندا ئێمە هیوادارین کە ڕادەیەکی پێشکەوتوتر بی بەڵام بێگومان ئەوەی هەشە ئێمە دەبی بە چاوێکی ڕێز سەیری بکەین بەڵام خاڵی نەرێنی شەیە لە مێژووی کووردا و لە مێژووی هەموو نەتەوەکاندا بەڵام فشارەکانیش لەسەر کورد ئەوەندە زۆر بوونە لەوانەیە لەسەر هەر نەتەوەیەکی دیبی بارودۆخەکەی خراپتریش بی لەوەی ئێستا هەر بەرەو نەمان بچوایە لەوانەیە لە نمونەشمان هیناوە گوتمان زۆر نەتەوە هەیە لە ناو چووە. بەڵێ دکتۆر خۆڕاگری تەنیا بەس لە ناو هاوڵاتیانی ئاسایی نابینرێت ئێمە هێزێکی نیشتیمانی کوردستانیمان هەیە هێزی پێشمەرگەی کوردستان کە ئەوەی لە هێزی هاوپەیمانان یا هەر وڵاتێکی دیکە کاتێکە هێرشی داعش کرا یاخود لە کاتی ئازادکردنی عێراق ئەو هێزە بیانیانەی کە ئەهاتن دروستە ئەوان چەکیان پێەیە دروستە ئەوان بە سیستەمێکی نوێ بە تەکنۆلۆژیایەکی نوێ جەنگەکەن و شەڕەکەن بەڵام لە ناو هێزی پێشمەرگەی کوردستان خۆڕاگریەک هەیە توانی بڵێ شتێکی ئەعلێرە لە دڵایە هەستێک هەیە کە لەگەڵ سەربازی هەموو وڵاتێکی تر جیای ئەکاتەوە ئەمە بۆ خۆی فاکتەرێکی تر نییە کە خەڵکی هەرێمی کوردستان کاتێک ئەو هێزە ئەبینن ئەوەی تر دڵگەرم بن ئەوەی تر تامەزرە و تینووی بەرگریکردن بن خۆی وتەیەکێ دەڵێ بۆ ئەوەی خەڵک باوەڕ بە تۆ بکە یعنی چ لەسەر ئاستی تاک چ لەسەر ئاستی کۆمەڵ نەتەوە دەوڵەت پێویستە یەکەم جار تۆ باوەڕت بە خۆت هەبی اینجا خەڵک باوەڕ بە تۆ دەکەم. هەروە ئەوە دەمانباتەوە بۆ شتێکی دی ینی یەک لەو بابەتانەی زۆری لەسەر نووسراوە زۆر باسکرایە مانای ژیان چییە؟ ینی خۆی ژیان هەر خۆشی نییە ژیان خۆشی و ناخۆشیە ئەگەر هەر خۆشیبی مرۆڤ لەوانەیە لە ژیان بێزار دەبی بەڵام خۆشی ژیان لەوەدایە کە ئەتوو بتانی بەسەر ناخۆشیەکاندا زاڵبی بۆ نمونە لە فەلسەفە یەک لە فەیلسوفە بەناوبانگەکان تۆینبی دەڵێ شارستانیەت چۆن دروست دەبی دەڵێ کاتێک تەحەدیەکە بوو بە کوردی دەڵێن ئالنگاری و ئیستیجابەکە بوو لە بۆ ئەو تەحەدیە واتە ڕوبەڕووبوونەوەی ئەو ئالنگاریە دەڵێ هەر نەتەوەیەک هەر کۆمەڵە خەڵکێک توانی ڕوبەڕووی ئالنگاریەکان ببیتەوە شارستانیەت دروست دەکات بەڵام دەڵێ پێویستە ئالنگاریەکان نەزۆر لاواز بن نەزۆر بەهێز بن مام ناوان بن بەهێزە تووشی کورد بووە بەڵێ ئەو خۆی گرفتەکەی کورد ئەوەیە ئەو ئالنگاریانە زۆر زۆر بەهێز بووە بەڵام لەگەڵ ئەوەشدا توانیوەتی بمینێتەوە یعنی ئەمە هەتا ئەگەر لە ڕووە ئاینیەکەی وەربگرین مەسەن لە قورئاندا دەڵێ وە خەلقنا الئینسانە
في كبد يعني لسختي لا ململانه يعني صراع واتا كبد حتى اگر اوي وربگرين دروس كردني مروفو لبهشتا او ململانه لنيوان ادم وحواء والشيطان دروس بوا يعني او نكهر للزويدا لبهشتا او ململانه دروس بوا مروف دركراو بتيروانين وبوتسونا اينيكا كواتا هیچ نەتەوە و دەوڵەتێک هیچ کۆمەڵە خەڵکێک لە دنیادا نییە ژیانی هەر خۆشیبی هەموو بە جۆرێک لە جەورەکان ڕوبەڕووی ئالنگاریەکان بوونەوە بەڵام وەکو گوتمان هۆنەرەکە لەوەدا چۆن بتانی بەسەر ئەو ئالنگاریانە زاڵبی یان خۆت بگونجێنی بەلانی کەم لەگەڵی خۆی هەتا یەک لە پێناسەکانی شارستانیە دەڵێ مرۆڤ بۆ نمونە هەر لە ململانێدا نییە لەگەڵ ئاژەڵەکان لەگەڵ مرۆڤی وەکو خۆی بەڵکو لەگەڵ سروشدا مەسەن زەوی دەلەرزی لافا و ڕوودەدا ساڵێک باران ناباری کارە ساتی سروشتی جۆر بە جۆر یان یەک لە پێناسەکان دەڵێ شارستانیە بریتە لە خۆگونجاندنی مرۆڤ لەگەڵ سروشتیان زاڵبوون بەسەر سروشتا کەواتە ئێمە دەبی هەردەم هەوڵ بدەین بتوانین بەسەر ئالنگاریەکاندا زاڵ بین یان بەلانی کەم خۆمان لەگەڵ ئەو ئالنگاریانە بگونجێن. باشە دکتۆر لە قسەکانی جەنابەت بیرم بۆ ئەوە چوو ئەگەر باسی سروشت بکەین سروشتی کوردستان هارمۆنی بووە لەگەڵ گەلی کووردا ئەمەندە بە جوانی لەگەڵ گەلانی کوردستان مامەڵی کردو شاخەکان پشتیوانی ئێمە بوو نێسەکەمێ لەمە بەربووکە هاوکارمان تەیفور محەممەد راپۆرتێکی لەسەر ئەسپی کوردستان کردبوو کە تەنانەت لە سەردەمە جیاوازەکانی شۆڕشەکان ئەسب یەکێک لەو گیان لەبەرانە بووە یاخود لەو ئاژەڵانە بووە کە یارمەتی دەرێکی زۆری پێشمەرگەکان بووە. کاتەمەوە بڵێم ئەوەی ئێمە ئاڵنگاری و ململانێمان بەرامبەر توش بوو بێت لەگەڵمان توش بێت هەر لەگەڵ گەلانی وڵاتانی دیکە بووە وەکو با بڵین مرۆڤایەتی لەگەڵ ئێمە وەکو سروشت و وەکو تەنانەت گیاندارانیش زۆر لەگەڵ ئێمە متعاتف بووە هەموو شتێک لەگەڵ سروشتیش گرفتە بووە ینی بۆ نمونە ئەگە مێژوو وەربگرین زەوی لەرزەوە هەبووە لە سەردەمە کۆنەکانیش زیانی زۆر بووە جارۆ بۆ نەخۆشی بڵاو بڵەوە نەخۆش ئەوە لە ئەوروپاش ڕوویدایە خەڵکان بە ژمارەیەکی یەکجار زۆر مردوون بە نەخۆشیەکان جارۆ بووە باران نەباریوە خەڵک تووشی کەمی بەروبوومی کشتتوکاڵی بووە گیرانی گەورە بۆ نمونە باس لێوە دەکرێت ساڵی 1970 بە زۆر یعنی لە ڕووی سروشتیشەوە نەک هەر کورد هەموو نەتەوەیەک تا ڕادەیەک لە ڕادەکان تووشی ئەوگر هەتا بۆ نمونە ڕۆ هاتوچۆ ڕێگاکانی هاتوچۆ زەحمەت بووە پردەکان کەم بوونە چونکە زۆربەی ناوچەکانی کوردستان شاخاوی بوو بەفر بووە خەڵک بە زەحمەت توانیوێتی لە ناوچەیەکەوە بپەڕێتەوە بۆ ناوچ یان کاتێک قەڵا دروست کراوە قەڵاتەکان زیاتر بۆ خۆپارێزی بووە لە بەرامبەر دوژمنەکان یعنی ڕاستە سروشت هاوکار بووە بەڵام لە هەندێک کاتیشتا ئالنگاری دروست کردووە بۆ خەڵک. من مەبەستمەوەی بڵێم سروشت وەک جەنابەت ئاماژەیەکی تا ڕادەیەک لەگەڵمانە دڵنەرم بووە بەڵام وەکو گەلانی تر نەبوو ئەمەوێت باس لە 100 ساڵی ڕابردوو بکەین باسە لەو ئاڵنگاری و ململانیانە بکەین کە 100 ساڵی ڕابردوو ڕوبەڕووی کورد بۆتەوە کورد چۆن توانێتی خۆی بپارێزێت و خۆڕاگری هەبێت بەرامبەر بەو چۆن باسی کەم بەرامبەر بەو زوڵم و ستەمەی کە لێی کراوە تەنانەت هەندی وڵات دەستیان خستۆتە ناو دەستی یەک بووی کە کورد لە ناو ببەن ئەم 100 ساڵیان چۆن تێپەڕان خۆی ئەم 100 ساڵە زیاتر بە بەرەنگاری و قوربانیەکی یەکجار زۆر بووە بەڵام لە هەمان کاتیشدا دەستکەوتی شەبووە بۆ نمونە وەکو گوتمان لە ساڵی 1970 ئیدارەیەکی کوردی لە سەردەمی شێخ مەحموود دروست دەبی لە 1922 حکومەتی سەردەمی شێخ مەحموود دروست دەبی لە 1923 کۆماری کوردستانی سوور یان ئیدارەی کوردستانی سوور لە ناوچەکانی نێوان ئازربەیجان و ئەرمینیا دروست دەبی لە 1946 کۆماری کوردستانمان هەیە دواتر شۆڕشی ئەیلول و کۆمەڵێک شۆڕشی دیمان هەیە لە 1992 حکومەت و پەرلەمانی کوردستانمان هەیە یعنی لەگەڵ هەموو ناخۆشیەکان لەگەڵ هەموو قوربانیەکان لەگەڵ هەموو ئەو کارە ساتانەی بەسەر کووردا هاتووە بەڵام بە بەردەوامی بەرەنگاری شەبووە باوەڕ بەخۆبوون هەبووە لەگەڵ کەمی تواناکان ڕوبەڕووی سوپا نیزامیە بەهێزەکان بوونەوە ئەوەش نیشانەی باوەڕ بەخۆبوونە بۆیە ئێستاش لەسەر ئاستی جیهاندا زۆر هێزەیە باوەڕی بە کورد هەیە ئەوەش بنەمایەکەی لەسەر باوەڕبوونی کورد بخۆیت. دکتۆر من بابەتێکم خوێندەوە سەبارەت تەنانەت بە هەڵپەڕکەی کوردی ئەڵێت
سەما و خۆشی دەربڕینی وڵاتانی دیکە تەنیا کەسەکانن بە تاقی تەنیا چۆنەڵێت جوڵەیەک لە خۆیان نیشان ئەدەن کە نیشانەی دڵخۆشیە تەنیا کورد نەبێت کە دەست ئەخەنە ناو دەستی یەک بە ژن و پیا و لەگەڵ یەک پێ ئەکوتن بە زەوی کاڵێن ئەم زەویە زەوی منە و دەست لە ناو دەستی یەک مەبەستمێمە لە خۆشیەکانیش خۆڕاگریمان هەبووە خۆی هەتا بۆ چوونەکەی دەڵێ ئەو هەڵپەرچەیە زۆرێکە لە مەشقی سەربازی یعنی دەڵێ لەوانەیە پێش شەڕەکان ئەنجامیان داوین چونکە تاڕادەیەک لە مەشقی سەربازی نزیکە ئێمە دەزانین کە سەربازەکان لە سوپانی زامیەکان بە هەمان شێوە قاچیان لە عەرد دەدەن بەڵام بە جوڵەی جیاواز و بە شێوەیەکی با بڵێن بە کۆمەڵ بۆیە بۆچوونەکەی دەڵێ هەڵپەرچێت زۆرێک بە یان نزیکە بەلانی کەم لە مەشقی سەربازی واتە ئەمە لە ڕیشەوە لەگەڵ ئەوە ڕاهاتوین کە هەمیشە بەرگری لە خۆمان بکەین دەست لە ناو دەست بین دەمەوێت لەسەر ئەم خۆڕاگریە چی بکەین کە نەوەی داهاتوومان من دیسان دەمەوێت جەخت لەو خاڵە بکەمەوە بە درێژایی مێژوو دوو سنتەری هەرە گەورەی هێز لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێران و تورکیا ئێستا بوونە بۆیە کورد لەو نێوەندەدا یعنی زۆر زەحمەت بووە توانیوەتی بمینێتەوە و ماوەتەوە و تاکو ئێستش ئەو گرفتە هەیە و هەر ئەمێنین و ئینشەڵا ڕۆژێکیش دێت کە دەوڵەتی کوردیمان ئەبێت و ئاڵای کوردستان ئاڵایەکی فەرمی ئەبێت لە هەموو وڵاتانە قورسترین وێزگەکانی مێژوو لە 100 ساڵی ڕابردوو کامە بوو چکە دوو جار جەنابەت ئاماژەت بۆ کرد لە نێوان ساسانیەکان و لە ناوان بێزەنتینیەکان گەلانی کوردستان زۆر توانیوانە بە زەحمەت بمێننەوە قورسترین ئاڵنگاریەکان کامە نەبوون کە لە یاد ناکرێن و دەبێ ببێ بە پەنج بۆ ئێستامان کە سوودی لێوەربگرین خۆی سەردەمی مەغۆلەکان ڕاستیدا نەک بۆ کوردستان بە تەواوی بۆ هەموو ڕۆژهەڵات یعنی هەموو نەتەوەکانی ڕۆژهەڵات یادگاریەکی زۆر ترسناک و ناخۆشیان لەگەڵ هێرشی مەغۆلەکان هەیە بەڵام کورد لەو سەردەمیشدا توانیویەتی مقاومە بکە ئەگەر چی کوردستان دوایشدا گیر کرا بەڵام کورد هەر ماوە و دواتریش مەسەن لە سەردەمی شەڕی یەکەمی جیهانی و شەڕی دووەمی جیهانی بەڵام زیاتر یەکەمی جیهانی کورد ناخۆشی زۆری دیوە و لە هەموو پارچەکانی کوردستاندا کورد لە بەشی تورکیا ئێران با بڵێن عێراق ناخۆشی زۆری دیوە بەڵام لە هەمان کاتیشدا ئەوەی تێبینی دەکەین زیاترین دەستکەوتەکان لە کوردستانی باشوور کوردستانی عێراقدا هەیە و پێویستە ئەو دەستکەوتانە بپارێزرێن باشە دکتۆر ئەوەی کە لە گەلانی کوردستان ئەبیندێت ئەگەر بیکەن بە 1000 پارچەی تریشەوە نەک بیکەن بە 4 پارچەوە بیکەن بە 1000 پارچەی تریشەوە دیارە کە ئەمە سمبولی خۆڕاگریە لە کوردانی ڕۆژهەڵات هەمان هەڵوێستە بینین لە کوردانی باکوور هەمان هەڵوێست لە کوردانی ڕۆژاوا هەمان هەڵوێست کاتێک کە هێرشەکرێتە سەر بەشی باشوور دەبینین کوردانی پارچەکانی دیکە بە چ جۆش و خرۆشێکەوە یان ئەگەر ڕێگەشیان پێنەدرێت لە تۆڕە کۆمەڵایەتەکان بێ بە هەر شێوەیەک بێت ئەوە نیشان ئەدەن و بەرنگاری زۆر لە نەهامەتەکانە بن بۆ نمونە بەرنگارە ئەبنەوە بەرامبەر بۆی کە لە زمانی کوردی زۆر ڕێگریان لێ ئەکرێت ئەوەی کە لە ڕۆژهەڵات دەیبینین تەنانەت زیندانیش دەکرێن تا چەند گرنگەکە گرنگی بە زمانی کوردی بدرێت بە زمانی دایک کە زمانی کوردی ئێمەیە بدرێت بۆ ئەوی کە ئەو هەستی خۆڕاگریە لە ئێمە زیاتر چۆن لە ئەو توی خۆڕاگریە لە ئێمە بمێنێتەوە گەشە بکە زۆربەی ئەو کەسانەی باسی نەتەوایەتی دەکەن بۆ نمونە یەک لەوانە ساتە ئەلحوسەری کە بە بیرمەندێکی عەرەبی دادەنرێت دەڵێ نەتەوایەتی لەسەر دوو بنەما دامەزراوە زمان و مێژوو چونکە تو زمان و مێژوو ئەو خەڵکە لەگەڵ یەکتری کۆ دەکاتەوە لە پاڵ کۆمەڵێک هۆکاری تر بەڵام ئەو دەڵێ سەرەکی ترینیان زمان و مێژووە بەڵام من بە شێوەیەکی گشتی دەمەوێت بڵێم کورد لە ڕووی ئاسکەریەوە ئازا بووە و دۆست و دوژمنەکانی زۆر دان بەوە دادەنێن و لە ڕووی سیاسیشەوە هەوڵی داوە بەڵام من پێم وایە کەم و کوڕیەکەی کورد زیاتر لە ڕووی فکری بووە بۆ نمونە ئێمە ئەگەر نمونەیەک بینینەوە زۆر بە سادەیی ئەگەر مرۆڤ بەراورد بکەین لەگەڵ ئاژەڵەکان لەگەڵ شێر و پڵنگ و فیل و ئاژەڵە زۆر بە جۆرەکانی دی مرۆڤ توانای جستەیی ئەو ئاژەڵانەی نییە بەڵام بۆ مرۆڤ توانیوێتی ئەو ئاژەڵانە لە باخچەی ئاژەڵان دابنێ و سەیری بکە بەهۆی فکرەوەیە نەک بەهۆی هێزی جستەیەوە یعنی مرۆڤ لە ڕووی هێزی جستەیەوە توانای زۆربەی ئاژەڵەکانی نییە بەڵام لە واقعدا
بەسەر ئەو ئاژەڵانە زاڵ بووە بەهۆی فکریەوە. بۆیە من پێم وایە مەسەلەی کورد ئەگەر لایەنێکی سیاسیە، ئەگەر لایەنێکی عسکەریە، لایەنە هەرە گرنگەکەی لایەنێکی فکریە. ئێمە لە ڕووی فکریەوە لاواز بووینە، بۆیە پێویستە لێرەوەوە گرنگی بەو لایەنە بدرێ. کورد چۆن مامەڵە لەگە دەوڵەتانی دەوروبەر و دەوڵەتانی جیهانی بکە، پەیوەندی پارچەکان لەگەڵ یەکتریدا چۆن بی، پەیوەندی خەڵک لەگەڵ حکوومەت چۆن بی، ئەو بابەتانە پێویستە بە وردی لێکۆڵینەوەی لەسەر بکرێ، قسەی لەگەڵ لەسەر بکرێ، چونکە وەکو گوتم لایەنی فکری زۆر گرنگە و شۆڕشە بەناوبانگەکانی جیهان، هەموو شۆڕشە بەناوبانگەکان ئەگەر شۆڕشی فەڕەنسی وەربگرین، ئەگەر شۆڕشی ئۆکتۆبەر وەربگرین، لە سەرەتادا کۆمەڵێک مفەکر هەبوونە، بیرمەند هەبوونە، بیر و باوەڕەکانیان خستۆتە ڕوو و شۆڕژگەر هاتینە ئەو بیر و باوەڕیان پیادە کردووە. بۆیە پێویستە ئێمەش گرنگی بە لایەنە فکریەکە بدەین کە تاکو ئێستا وەکو پێویست گرنگی بێنەدرا. بەڵێ ئێمە سپاس دەکەین دکتۆر محەممەد کاکە سوور، پسپۆڕی مێژوو لە زانکۆ. سپاس ئەم بەیانە زۆر بابەت هەبوون کە لە ڕووی مێژوویشەوە بەبیری ئێمە هێنایەوە بۆ هیوایی کە گەلی کوردستان چۆن هەروە بە خۆڕاگری هێناوێتی ئەم خاکە، ئەم ئاوە، ئەم ئاڵایی ڕاگرتووە بە شەکاوەی ئاڵاکەمان ماوەتەوە بە هەمان شێوە بیپارێزێت و نەوە دوایینەوە لەسەر ئەم خاکە بژین و شانازی بەبوونی خۆمان بکەین کە کوردین. سپاس دەکەین کە زۆر سپاسان دەکەین بۆ دەرفەتە کاتێک خۆش. بێگومان دەزانن کە هەفتەی ڕابرد و ڕۆی زۆر لە ئێمە سەیری کەناڵەکانی ڕاگەاندمانە کرد بە بەردەوام بە تایبەتی کوردستان 24 لە ڕووماڵێکی بەردەوام بوو بۆ گواستنەوەی ئەو هێرشە موشەکەی کە کرایە سەر ماڵی شەید پێشڕە و لە ئەنجامدا خۆی و کچەکەی و دوو کەسی دیکە شەهید بوون. بێگومان کۆبوونەکانی داڤۆسیش بابەتێکی دیکە بوون کە سەرنجێکی زۆری لەسەر بوو و هەموو ئەمانە لە ناو سوشیال میدیای کوردستان 24 جێگەی بوو بۆ بە تێر و تەسەلی. هاوکارانمان لە بەشی سوشیال میدیای کوردستان 24 کارێکی زۆر چڕوپڕیان لەسەر ئەکرد بۆی کە نوێترین زانیاریەکان و خێراترین شێوە زانیاریەکان بگەێنە هاوڵاتیان. جا دەمانەوێت گفتوگوی زیاتر لەسەرم بابەتە بکەین. من بەجێتانە هێڵم چونکە هاوکارم مەتین کەریم خان هەواڵساز لە سوشیال میدیای کوردستان 24 ئەو لەگەڵمانە بێت باسی سوشیال میدیای کوردستان 24کە لە ماوەی ئەم هەفتەیە چ ڤیدۆیەک یاخود چ پۆستێک پڕبینەرترین بووە. مەتین زیاتر گفتوگوی لەسەر ئەکات و زانیاریمان پێدات. مەتین بەیانیت باش دێمەلات بابزانین ئەم هەفتەیە یاخود ئەم سێ چوار ڕۆژەی ڕابردوو ئەو بابەتانی کە لە سوشیال میدیای کوردستان 24 ئەتوانین بڵێن سوشیال میدیای کوردستان 24 تەنی بووەوە چی بوو؟ بله سوفان سپیداته و همی تماشاوان وارگیرین کردستان 24 باش بیتن. البته دو مجار دو بابت دماغ چند روزن در بازبویدا پرخوینرترین بابت بونه کل نواتورین جواکی لروشالات ناوین سر آس نافدالاتی نافخوی کاربندان دیفخو آنینه کردستان 24 جی بشوی که انگشتی رومالکا برفرها هر دو بیران کریه آنکون هر دو بجاران مجاره که ارشا سپای پازار ایران بو اجبو سر بازار حولیره هر دیسان مجاره دوامین جی بجداریا سرکوزیر هرما کردستان مسرور بارزانی بوده ده 54مین کوربند آبوری یا داووس کو سالانه دل دار خستن. اگر از بحث مجاره اکیب کم که هرشا مشکیا سپای پازارین ایران بو جبو سر بازار حولی کو ده انجام اوی چنده دا جماره که ولاتیان سویل شهید بونه جماره که دنیا ولاتیان جی بریندار بونه که نها برینا بشک جوانا سخته ایرج دم جمر نزیک 11 و نیو شوا دو شمل سر سه شم هات آرسته کرن ایرش که مشکیا بالیستی بو اجالی سپای پازارین ایران و مالا ولاتیه که سویل خلکی حولی بناوی پیش رو دزی هات آرمانش کرن کو برهنه رو بازرگانه که هرما کردستان بو ده انجام چند داوی او شهید بو جماره که هر مالبات اوی شهید بو جماره که کسی دنجی بریندار بون اف بابته بشوی که کشی کاربردانه که زور ناف سوشال میدیا ایدام هر دیسان ناف تورن جواکی دیف خود اینا کاربردان لیک هفته و کردستان 24 جه هر جده من دست پی که بو یاری آنکو 11 نیوی شوی رومالا خود دست پی که جبوی بابتی هفکارین مال نیوز رومول سایت و سوشال میدیا کردستان 24 خولک بخولک زانیاری نو سبارت بو هرشه به ورگرو تماشاوان خو ددان
آنکو پیامنیر ما بشوی که گشتی هر پیامنیر ما هیرو مولودی آذر فاروق هردیسان ریناس علی تا روزا داوی جی آنکو بدرجه های شبه تا روزا پاشتر سپیده یا روزا پاشتر روز خلق بخلق زانیاری و داوی زانیاری سبارت بوی ارشه به تماشاوان ورگیرین کردستان 24 دادن مدد آماجه بوی که جی بکم که هفکار مال سایت و سوشال میدیا کردستان 24 جی تا سپیده یا روزا پاشتر ننویسن بردام لسر هیلی بونه دیگه پیامنیر و هفکارین خوش بو گهاندنا نیوترین و داوی زانیاریان سبارت به و هرشه وید آماجه بوی که جی بکم که کردستان 24 کم دزگه را گهاندنی بو که گهشت جه بویری آنکو مالا پیشرو دزدی و پاش ماوین و ارشه و زیان گیانی مادین و ارشه به همی جهان دان وید آماجه بوی که بکم که کردستان 24 بوی جدر و چاپکانی سرکی میدیا و آژانس نوچه آنی نفدالاتی مینا اسوسییتد پرس آژانس اولیا فرانسی AFP و چندهان دزگه هندیان را گهاندنی اوان سود لوینا ویدیو کردستان 24 دیدیتن جووا و گوهاسنا او ارشه کو که ولاتین سیویل شهید و بریندار بوین کردستان 24 ویستیا خاصیه کو پیام کردستانی بگهین تهمی جانه بیا یک دنگ کردام بگهین همی جانه کو او تومتن کو سپاه پازارن ایران آراسته خلک هری کردستان کری کو بیشت جهانی وصانی نجماره که ولاتین سیویل بوین قربانی و چه بنگه کن سیخوری لهری کردستان نبوین کو سپاه پازارن ایران آماجه پکری مدد آماجه باید که جیب کم کو سوشال میدیا کردستان 24 درجه شوه تا روز پشتور هان هاج رومالاوی ارشه کریا لقدم دال سوشال میدیا کردستان 24 نزیدتری 20000 کسان صح کریا لایو راستخوی کردستان 24 ل پیج سرکی کردستان 24 ل تورا جواکیا فیسبوک او بابت بو کوزورترین کاربدان یک جوان بابتان بو کوزورترین کاربدان نفس سوشال میدیا دا دیف خو آنی خلکی که زور به حاجی کریا کردستان 24 جر رومالا کا برفرها وی کریا بابت دویا کوم بجاره دویا کو دناف سوشال میدیا دا زور دنگ بدان بخو و آنی کردستان 24 بردام رومالا وی کریا بجداری سرک وزیر حریم کردستان مسرور بارزانی باید کوربند آبوری دافوسه کو افسال 54مین جار بو تل دار خستن ل سوئیسرا ل او کو هر سرن شاکل سبارت به وی کوربند و کو هند زانن اف کوربند هفدم بو دیگل وی ارشال سر بازار هوری هاتل دار خستن سرک وزیر حریم کردستان ل روز دوما و کنفرانس و کوربند کنفرانس کا روز ماوانی ل دار خست تدا همی تومتن سپاه بازار ایران لدور هبون بنکین سخوری ل حریم کردستان رد کردن کردستان 24 رومالای کنفرانس روز ماوانی سرک وزیران حریم کردستان کرد آژانس مینا AFP بلومبرگ واشنگتن پست د گاردین همیان پیش به رومالا کردستان 24 بست و لدوان سرک وزیران حریم کردستان سبارت براتکنا تومتن سپاه بازار ایران و گوهاستن آنکو کردستان 24 کرد و جدره خو هر سبارت به کوربندی و کو خویا یک سرک وزیران حریم کردستان همدیسان سرک وزیران عراق محمد شیع سودانی کوبنا چاوره کریا خو دیگل وزیر در عراق رد کرد اوی بابتی جیم بشه که بفره نفس سوشال میدیا دا کاربدان دیف خوانی خلکی که زور استایش اوی هلویست سرک وزیران حریم کردستان مسرور بارزانی کردن سبارت به رد کردن جوین خویا دیگل وزیر در عراق اوی جالی سیاسی بل جالی آبوری و کوربند آبوری داووس کومای چند روز کام برداب و سوئیسرا سودک زور جو حریم کردستان و بهرینرین حریم کردستان هبو و کوت زانین افسال لجر دست پیش خریا سرک وزیران حریم کردستان بوجارا اکی مالا کردستان لداووس هات وکرم اوی مال و کو لاین پندارین حریم کردستان سو سرک وزیران حریم کردستان به حجی کری سودک از دور جبو و برهنه رو حکومت حریم کردستان هبو چندین لکته هشتن و گره بس دیگل گور بازرگان و برهنرین جهان هاتینه واجو کرن سرک وزیران حریم کردستان هم د چارچوب کوربنده دا کوبون هبو دیگل زیاتری 20 سرک و سرکرده جهان البته اف کوبون و دیدار جمیل د سود و مفای خلق حریم کردستان و برهنرین حریم کردستان دا بله سوانه اب دو بابت بون که هیام چند روزن در باز بودم نوا سوشال میدیا دا و نوا خلقی دا مجارا گرم بون کردستان 24 جی بشوی که بردوام رومالوان دو مجاران کردیا بله دبگر مستودیان بله سپاس دکم متین لگل من بویتو زانیاریت پیداین لسر تواوی او سکترانی که کارتان لسر کردو لناو سوشال میدیا چه سیاسی و چه کمالایتی کن سپاس بوتو دوباره ئێستاش لەگەڵ بینەران بەردەوامە بین لە بینینی پرۆگرام بەڵام لە بەشێکە کەش و هەوای ئەمڕۆی شارەکانی کوردستانمان هەیە کە پێکەوە بینەری کەش و هەوای ئەمڕۆی شارەکانە بین بزانین کەش و هەوا بە چ شێوەیەک.
دێنە سەر بابەتێکی دیکە باس لەواکەین کە ئەمە بۆ دووەم ساڵە لەسەر یەک ژمارەی دانیشتوانی چین لە 12دایە. بەرزبوونەوەی خەرجەکان، بارگرانی ئابووری، ڕێگرین لە بەردەمی هاوڵاتیانی چینی بۆ ئەوەی کە هاوسەرگیری بکەن و منداڵیانە بێت. ئەمە شوای کردووە کە لە ساڵی 2023 2 ملیۆن کەس لە ژمارەی دانیشتوانی چین کەم ببێتەوە. زۆری خەرجیەکان و بارگرانی ئابووری ڕێگری لە بەردەم هاوڵاتیانی چین دروست کردووە هاوسەرگیری بکەن و منداڵیان هەبێت. ئەمە شوای کردووە لە ساڵی 2023 2 ملیۆن کەس لە ژمارەی دانیشتوانی چین کەم ببێتەوە. زۆرینەی هاوڕەکانم دوو سەرچاوی داهاتیان هەیە و منداڵیان نیە. ئەگە باش ئامادە نەبێت هەبوونی منداڵ لە ژیاندا گرنگ نییە. بەڵام ئەگەر دۆخەکە لە باربێت دەتوانی لە منداڵت تا 3 منداڵت هەبێت. بەهۆی بارگرانی ئابووری هاوڵاتیەکی چین دەڵێت لای ئەو باشترە ئاژەڵی ماڵی بەخێو بکات نەک منداڵی هەبێت. ئەمە پێیوەستە بە بڕیاری هەموو لایەک. بۆ من خستنەوەی منداڵ سەختە و دەبێت بیر لە زۆر شت بکەیتەوە. خۆم ئاژەڵێکی ماڵیم هەیە و ئەمە بۆ من گونجاوترە بەراورد بەوەی منداڵم هەبێت. سەرەڕای ئەوەی حکوومەتی چین سیاسەتی یەک منداڵی پشتگوێ خستووە و ئێستا ڕێگا دەدات هەر خێزانێک 3 منداڵی هەبێت، بەڵام تێچووی هاوسەرگیری، ماڵدانان و گەورەکردنی منداڵ گەنجانی دوودڵ کردووە هاوسەرگیری بکەن. ساڵی 2019 تێچووی بەخێوکردنی منداڵێک لە چین تا تەمەنی دەگاتە 18 ساڵ 68,000 دلار بووە. پێشتر لە ڕووی ژمارەی دانیشتوانەوە چین لە پلەی یەکەمی وڵاتانی جیهان بووە، بەڵام لە 2023 بۆ پلەی دووەم دابەزی. پرۆگرامیان بەیانیەی بەیانی 24م پێشکەشکردن بە هیوای ڕۆژێکی پڕ لە ئاسوودەی بەجێتانێڵم خاچان لەگەڵ ماڵتان.